سڵاو بینەرانی شارپرێسم کاتتان باش ئێستا ئێمە لە سەر بەنداوی دێوانەین ئەمە سێم گەورەترین بەنداوە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی دوای بەنداوی دووکان و بەنداوی دەربەنیخان بەنداوی دێوانەیە کە تازە دروست کراوە و ئەتوانێت ئەم بەنداوە 25 ملیۆن مەتر سێگۆشە ئاو گل بداتەوە ماوەیەکی کەمە بۆ تێست یان بۆ تاقیکردنەوە ئاوی تیا گل دراوەتەوە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو کە دەنگۆیەک بڵاو بوو کە بەنداوی دێوانە ئاوی لیکەکان ئاو ئەدزێتە دیوی ئەو دیو بۆیە خەڵک زۆر تامەزرۆ بوون بۆ ئەوەی زانیاری لەبارەی ئەوە بزان ئایا بەنداوی دێوانە حاڵی لە چایە وە کۆمپانیاکەش ئاوەکەی بەرداوەتەوە بۆ ئێمە تەمان وتمان جەژنە ئەمڕۆ یەکێک لە سەرپەرشتیارەکان کاک جەمال بەسپاسەوە لەم ڕۆژی جەژنە هەگاتۆتەوە بۆ ئێرە بۆی ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان بدات بزانین ئەو مەترسیانە چۆنە کاک شێخ جەمال بێت بۆ ئێرە زۆر سپاس دەکەین پێمان بڵێ ئەو مەترسیە ئایا مەترسیە بەڕاستی وە چۆن دروست بوو ئەو دەنگۆیانە کەوتیان ئاوی بەنداوی دێوانە بەردراوەتەوە و لەبەر مەترسی لەسەرەوە ئەوانە چۆن بوو ئەو ڕووداوە پێشەکی بەخێر بێنێخوا زەحمەتان کێشاتن ئێمە هیچ مەترسیەکمان نییە لە بەنداوی دێوانە و هیچ ئاوێکمان نییە مەسەن لە دیوی بەحرەوە یا ئەپستریمەوە بچێ بۆ دیوی داونستریم یا شتێکی وا ترسناک و هیچ شتێکی واشمان نییە بەڵام چەند جاریش باسم کرد ئێمە بۆکسەکانمان جوینتە هەر 12 مەتر جوینتێکە ماستێکی ئەو جوینتانەمان مەسەن چەند ساڵە کراوە 10 ساڵە کۆن بۆ لیکەکە و لیکیش واردە ئەوەی کە شارەزابێ وەرچ ئەندازیاریشی کردی بە بەنداوە ئەزانێ لیکیش واردە ئیکاوەچێت ناو بۆکسەکەەوە و ئەچێتە دەرەوە لە دیوی داونستریمەوە و ئێمە ئەو ماستێکانە چاکەکەین و ماستێکی تازە لێ دێنەوە و هیچ لیکێکیشمان نیە و هیچ شتێکی ترسناکیش نیە لەسەر بەنداوی لەبارەی بەردانەوەی بەنداوەکە و دواتر گرتنەوەی ئاوی بەنداوەکە ئەمە ڕوونکردنەوە چیە شەو تەلەفۆنیان من بۆ کردم شتێکی وایە ئێمە بەنداوەکە هێشتا بەڕسمی وەرمان نەگرتەوە و لە وەزارەتیشەوە بەڕسمی پیان نوتین ئاو گلدەنەوە ئێمە بە کتابی ڕسمی بە نووسراوی ڕسمی بەڵێن کاکە ئاو گلدەنەوە ئێشتا بڵێن بەدەست بەڵندەرەوەی بەدەست مقاول و کۆمپانیاوە ئەوان خۆیان کردیان تۆ نازان بیریان لەوەش نەکردەوە بڵێن بۆش نەکراوەتەوە بیستوانە معالەجەی هینەکە بکەن ئاوەکە هەر کراوەتەوە کە لافاوشت بۆ ئاوەکە ڕۆشتەوە خۆم شەوکەوە بۆ دەنگواتم ئاوەکەم گرتەوە تا بڕۆن سەیریکەن خەترە ئاو نادا و ئاو لیکیشمان نییە تێکە اینجا وەکو باسیش بکەن لیک واردەوە لیک لە بۆکسالە و جوینتانوێتە دەرەوە و معالەجەکرێ و هێنا هیچ شتێکی وامان نیە مەسەن ئاوێک لە دیوی بەحرەوە بچێ بۆ دیوی ئەو دیو واتە ئەم بەنداوە هێشتا لە گەرنتی کۆمپانیایە نەدراوەتەوە بە حکوومەت و ئەبێ کۆمپانیاکە و کێشانە چارەسەر بکە هەچ کێشێکە بێ و ئێمە مەسەنەکە ئەو بەڵێننامە لەگەڵ کۆمپانیا کراوە ئەبێ 1 ساڵ ئاویشی تیاگەل درێتەوە دوای ینی ئەو ساڵەکە ئاوی بە تەواوی تیاگەل درایەوە پڕ بوو لە دوای ساڵەکە اینجا ئێمە لە کۆمپانیای وەرەگریت زۆر سپاس کاک شێخ جەمال زۆر سپاس بینەرانی بەڕێز دووبارە سپاسێکن لەبەرەوەی لە پشووی جەژنمان کرد و یەنامانەوە بۆ بەنداوی دێوانە بۆەوەی ڕوونکردنەوە بۆ ئەوەی هاوڵاتی بدات وەکو ئەوەی کە کاک شێخ جەمال باسی کرد مەترسی نییە ئەوە دۆخێکی ئاساییە کە هەندێک لەو جوینتانە کە لاستیکی تایە و ستۆک بوون لاستیکەکان چونکە ئەم بەنداوی دێوانە 10 ساڵ زیاترە کاری تیاکرێ بەوەی قەیرانی داراییەوە کە پارەکەی وەکو خۆی سەرف نەکراوە کۆمپانیان نەیتوانیوە بە خێرایی کارەکانی جێبەجێ بکە هێشتا نەگەیشتووەتە ئەوەی کە ئاو لە بەنداوەکە گل بدرێتەوە و ڕادستی دەستی حکوومەت بکرێت ئەو ئیشانەی یان ئەو کارانەی کە پێشتر کردویانە تێیدا کۆن بۆ پێویستی بە چاکسازی هەیە و ئێمە بە دوواداچوونمان لە ڕێگەی قایمقامی قەزای دەربەنیخانی شەوە کرد قایمقامی قەزای دەربەنیخان لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەنداوەکان گفتوگۆی کردووە لەسەر ئەم کێشەیە کە دروست بۆ ئێستا بەنداوەکە ئاوەکەی گیراوەتەوە هیچ ئاوێک ناڕوە و بەڵێنیان داوە بەوە کە چارەسەر بکرێ و لەگەڵ کۆمپانیاکە قسە بکەن تاوەکو ئەو کێشانە چارەسەر بکرێ و بە بەردەوامی ئاو لە بەنداوی دێوانە گل بدرێتەوە چونکە ئاوی بەنداوی دێوانە سەرچاوەیەکی سروشتی باشە بۆ هەم بۆ ماسی هەم بۆ ئاو بۆ گەرمیان و بۆ دەربەنیخان ئەو گوند و شوێنانێک کە ئەکەونە خوار بەنداوەکەەوە لەسەر ڕووباری سیروان داهاتی ئاویان زۆرە بێ